گریانی دایکی و گەنجە تەمەن 17 ساڵی سلێمانیە کە دوانی وەڕۆی ڕۆژی شەممە لە بنکەی پۆلیسی سەرچنار گیانی لەدەستدا. ئێوارەکەشی کەسوکارەکەی تەرمەکەیان لە پزیشکی دادی سلێمانی بەبێ وەڵامێکی ڕازیکەر وەرگرتەوە. دوایین گفتوگۆشی لەگەڵ دایکی بووە. هیچ باسی هیچی نەکردی دایەکیان ئەڕۆم بۆ ئیش حافیزی لێکردم و تەواو داواکاری ئەم کەیسە بەلاڕێیانە بن بەلاڕێیانە بن ئەم حەقەی ئەم کوڕەمون نەکەن و کۆنی نەکەن. ئێرە گەڕەکی سەرچنارە دروست ئەو جێگەی کە ڕۆژی شەممە گەنجێکی دەستگیر کراو لە دووری چەند سەد مەترێک لێرەوە لە بنکەی پۆلیسی گەڕەکەکە لە دەست پۆلیسەکان هەڵدێ و لێرە پۆلیسەکان دەیگرن بە گوتەی شایەت حاڵەکان کە نایەنەوێت ناو و ڕوخساریشان ئاشکرا بکرێت دەڵێن لێرە زۆریان لەو گەنجەدا و دواتریش تەواوی کامێرا چاودێرەکانی ئەم ناوەیان کۆ کردوێتەوە و هیچ بەڵگەیەکیشیان بە کەسوکارەکەی نەداوە. کەسوکاری سەهەند ئەحمەد ئەو گەنجەی کە لە دوای دەستگیرکردنی لە بنکەی پۆلیسی سەرچنار لە دەستی پۆلیسەکان هەڵدێت هاتوون بۆ بنکەی پۆلیس بۆ ئەوەی بەڕێوەبەرەکەی دڵنیایان بکاتەوە لە هۆکاری گیان لەدەستدانی. هەژاری برای پێیگوتین وەڵامێکی ئەو تۆمان وەرنەگرتەوە بەڵکو گومانەکانمان زیاتر بوون. شوێن ئەشکەنجە بێرەوەی بۆ بێرەوە بەسەر لوتیەوە بۆ تێگەی بەڵام شایەت حاڵمانەیە ئێستا کە ڕای کردووە لە بەحساب ڕای کردو دەست پۆلیس شایەت حاڵەکە لێ بۆ 5 پۆلیس لیان ناوە بە 5 پۆلیس لیان ناوە شایەت حاڵەکە توتی بووای لەگەڵدان تۆ حەقە نەبێت. بەپێی زانیاریەکانی پۆلیس سەهەند و هاوڕێیەکی فەرمانی دەستگیرکردنیان هەبوو لە مانگی دەوە کە تەقەیان لە کەسێک کردبوو و برینداریان کردبوو. کەسوکارەکەشی دەڵێن ئەوەی شایەت حاڵەکان پێیان گوتین ئەوەیە کە هۆکاری گیان لەدەستدانی کوڕەکەمان لێدان و پێدەچێت خنکاندنی بووبێت. شایەت حاڵەکان ئەوان بە ئێمە وتوەڵێ ئێ من چاوم لێوە بە پشتچاوی خۆمە بەلەکە چوونەتە سەر ورد ئەسەر سەری ئەمەیان لیاوە ئەمەیان لیاوە لیانەکە لە حەد دەچووەڵە دیوارەکان هاتۆتە جواب ئەڵە جوولەکەی هێنە هاتە جواب ئەو لیان ئەو مناڵەکە کراوە بە 5 پۆلیس و بەلەکە بچێ سەوجێ مناڵە یعنی درێدارە پۆلیسەکان دوژمنی ئەم مناڵە بوون. بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران لیژنەیەکی 3 کەسی بۆ لێکۆڵینەوە لە هۆکار و وردەکاری ڕووداوی گیان لە دەستدانەکە پێکهێناوە. ئەو 5 پۆلیسی لە کاتی دەستگیرکردنەوەی سەهەند تۆمەتبار کرابوون بە لێدانی دەست بەسەر کراون. پۆلیسەکان بە دوای بوون لەسەر ئەو دیوارە قاچی خلیسکاوە بە پێی وتەی پۆلیسەکان دیارەکە لەگەڵ کەوتنەکە زێتی گەشتووە. دواتر دەستگیر کراوەتەوە براوەتەوە بنکە و دادۆری ئاگادار کراوەتەوە کام تۆمەتباری بند بووە بە بڕیاری بەڕێزیان محاولەی هەڵاتنی کردووە ئیجراعاتەکان کراوە. دواتر ئەم کەسە گیانی لەدەستداوە لە ناو ژووری نەزارەتەکەی کە لە بنکەی پۆلیسی سەرچنارایە. سەهەند ئەحمەد کوڕی بچووکی خێزانەکەیان بوو و کاری تلیڤەری لە یەکێک لە خواردنگەکان کردووە. ڕۆژی 11 مانگ پۆلیس خۆی و هاوڕێکی دەستگیر دەکەن و لە دوای کاژێر 12 ڕۆژی 12 مانگیش لە ژووری ڕاگیراوانی بنکەی پۆلیسی سەرچنار گیان لەدەستدات. پێشاوەختیان ڕووداوە. سلێمانی.